خوێندنەوەی خۆم پێشکەش ئێوە بکەن. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل فاتێتی علاقاتەکە براتێن سڵاوتان لێ بەبەرزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چون و سەرنجەکانتان و قسەکردن لە سەر تەوەری کتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەرەزان ئەمڕۆ قسە لەسەر سەردانی ئەمڕۆی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر کراوە هەروەها دەرئەنجامی ئەم سەردانە ئایا چ دەستکەوتێکی دەبێت بۆ گەلی کورد یاخود بۆ هەرێمی کوردستان. بەڵە دوای گەیشتنی وەفدی هەرێم بە سەرۆکاتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ شاری بەغدا بارزانی لەگەڵ مالیکی کۆبووە و دواتر کۆنفرانسی کە ڕۆژنامەنووسیان ئەنجامدا. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆنفرانس ڕۆژنامەوانەکەی لەگەڵ نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق ئەوەی ڕاگەیاند کە لەسەر کێشەکانی مادەی 140 و نەوت و شەراکەت و پێشمەرگە و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا گفتوگۆیان کردووە و مالیکیش جەختی کرد کە کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و ئیتیحادی بیرۆڕاو تێگەیشتنی هەر لایەکیانە لەسەر دەستور و نەک ئەوەی کە ناکۆکی لە نێوانیاندا هەبێت. دیارە سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتەکەی بارزانی ئەوەی ڕاگەیاند کە بەم نزیکانە هەڵوێستی خۆی ڕادەگەێنێت لەو بارەیەوە. لە کۆنفرانس ڕۆژنامەوانەکەدا یەکێک لە ڕۆژنامەنووسان پرسیاری لە بارزانی کردەوەی کە ئەو پێشە ڕایگەیاندووە کە دژی پرچەکردنی سوپای عێراقا بە تایبەت فرۆشتنی فڕۆکەی F-16 بە عێراق، بەڵام دیارە بارزانی لەو بارەیە وەڵامی نەداوەتەوە و پێشنیوڕۆی ئەمڕۆ وەفدی هەرێمی کوردستان بڕێزان وەک دەزانن بە سەرۆکاتی بارزانی کە پێکهاتبوون لە عیماد ئەحمەد و ئاشتی هەورامی و جعفر مستەفا سەردانی بەغدایان کردووە پێش کۆبنەوەیان لەگەڵ مالیکی سەردانی پەرلەمانی عێراقیان کردووە لەگەڵ ئوسام الجەیفی سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبوونەوە. سەردانەکەی بارزانی وەک دەزانن دوای ئەوە دێت کە نۆی مانگی ڕابردوو نووری مالیکی سەردانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ وەزیرانی یاخود کۆبنەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی لە هەولێری پایتەختدا ئەنجامدا. ئەمەش لە ئێستادا وەک هەندێک دەڵێن جۆرێک لە چارەسەر بوو بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، بەڵام ئەمە لە کاتێکدا کە ئەوەی کە ڕخنەی چاودێرانە لەم سەردانانە ئەوەیە تا ئێستا تەنها شەڕی ڕاگەاندن ڕاگیراوە، نەک ئەو کێشانی کە لە نێوان هەولێر و بەغدادا هەبوون چارەسەر کراون. بەڵام ئایا سەردانەکەی ئەمڕۆی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی یاوەری بۆ بەغدا چ دەستکەوتێکی دەبێت بۆ گەلی کورد بەڕێزان لە کاتێکدا کە ئەو گرژیە سیاسی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیە سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و ماوەی سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستا کۆتایی نەهاتووە. ئایا لە داهاتوودا تا چەند کێشەکانی نێوان هەولێر و بەغدا وەک مالیکی سەرۆکوەزیرانی عێراق باسی لەو دەکات کە دەڵێت گفتوگۆکردن و بیرڕاگۆڕینەوەی سەبارەت بە دەستور کۆتاییان دێت لە کاتێکدا کە هەردوو لایەکیان پێشتر باسییان لە پابندبوون بە دەستوری عێراقەوە دەکرد، بەڵام لە ئێستادا ئەم کێشانەی کە چەند مانگێکە و دەچێت بۆ ساڵێک لە نێوان هەولێر و بەغدادا هەیە لە ئێستادا بەم سەردانانە تا چەند کۆتاییان دێت، تا چەند دەستکەوتیان دەبێت بۆ گەلی کورد بە تایبەتی سەردانەکەی ئەمڕۆی سەرۆکی هەرێمی کوردستان. بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv ڕاو تێبینی و سەرنجەکانتان بنێرن، هەروەها بێگومەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان بەڕێزان لە هەولێرەوە کاک سامان لەگەڵمادای. فەرموو کاک سامان. ئەم بەرنامە جوانە یەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوان هەڵبژاردە. وەڵاهی یەکەم شدە و سەرکرداری کردم بۆ بەغا بینیمان نووری مالیکی پێشوازیانی لێ نەکرد لە بەتارەوە، ئەوان بەهیم ڕۆشتن بە سیاری خۆیان چون بێت. دووەمەش کاک مەزوود نەیتوانێت پرسیار ڕۆژنامەنووسێک بداتەوە کە پرسیاری دەکرد دەربارەیەوەیەکەوە دەربارەی چەک و ئەو سلاحانە بدێ نەیتوانێت جواب بدات. یانی ئێمە ئێستا بۆیە بووینە گاڵتەجاری دەم خەڵک کە فەرۆشێکمانێ بەناوی سەرۆشی هەرێم و نەتوانێت جواب ڕۆژنامەنووسێ بدە. مەخ شتێک بۆ ڕۆی تەنانەت دیینەکانی خۆی پێ پۆشکا پەردەکانی خۆی ڕوو پۆشکاتی کەوا بانی بدا بۆی کەوا هەڵبژێت زیاتۆ ناخوا خەڵکی کوردستانی پێتەوە شبکە ئەجینا و مرۆپەتی هەموو کوردیشکان نەگەورەی نەیتوانێت ڕۆژ جوابی ڕۆژنامەنووسێک بدەینە. هیوادارین تری وەکو سەرۆشی هەرێم ئەترسێن بەم شێوەیەش بڕا بۆ خارج و بەناوی کوردەوە. هیوادارین کە تا زێواز لە پۆستەکەی بێنە دەستخۆشکانێت. سپاس بۆ کاک سامان لە هەولێرەوە لە گەرمیانەوە کاک کارزان لەگەڵمادایە. فەرموو کاک کارزان. باشی گیان سپاس دەکەم کاک کارزان. بەڵێ فەرموو. بەڕێز ئەگەرێک ماوەکەم بەجێ ئەگاری نەبێت. فەرموو کاک کارزان ئەگە قسەکان تەواو نەکرد. دەستکەوتی زۆرە. بەڵێ دەستکەوتی زۆرە
من وایە دیلم و پێشمە هەموو خەڵکی کوردستان دەستکەوتان ئاگادارن خۆیان لە گێلەکە داواشکردنی نەوتا دزینی نەوتا سینار دروستکردنە پەردەپۆشکردنی کێشەکانی ناوخۆ هەموو خەڵک ئەمانە ئازانێت بەڵام خەڵکی وا بێ بێوجدانە دەستەشتان ناکە کاکە ئەو هەم دەستکەوت بۆ پێنازە کاکە نەوت ئەوە هەوڵی باقانە دانراوە پارێ دانراوە هەموو خەڵکە زانێ کاکە نامەکەسێ خۆشیان زانن پارەیە زۆر و بەڵام ئەڵێ کاکە تۆ ئەتەوێت ئەمە ناتەوێت فەرموچی لە دەستێ دیکە ئەمان بەم شێوە ڕات و بەم شێوە نا پێما بێ ئەم بەغاش سوکاری تێکردنی کورد بوو ئەمانەی لە فەشی سوور لەوێ ڕسواکردن و بێ پێشوازیکردن وەگەڵ برادەرە وتی سەرۆکی وڵاتێک نەتوانێت جای ڕۆژنامەنووسی وایەتەوە بەڕاستی شەرمە بڵێ کوردم بەڕاستی شەرمە بڵێ سەرۆکی وڵاتە بەڕاستی شەرمە من لێرەوە مەسعود بەرزانی سەرۆکی ئەم هەرێمە نییە. سپاس بۆ کاکارزان بژار کۆشەر رووسوێتی بەڵێ دەستکەوتی هەموو خەڵکی کوردستانی تێدایە خۆ ئەمەڕی کوڕی عەبدولعەزیز بێتە سەر حوکمی هەرێم خەڵکی کوردستان لێی ڕازی نابن بەداخەوە هیوادارم کوردستان وەک سووریا و مسری لێ نەکەن بەڵێ بەرەزان جێگر لە کفریەوە سڵاو لێ بفەرموو. زۆر سپاس دەکەین کاک جێگر. کاکشان پێ وایە ئەستا زانێ بازانانی بۆ بەزان هیچ سودێکی نابێت تەنها ئەوەی بەرژەوەندی هەبێت هیچ بەرژەوەندێکی بۆ غێری کوورد نییە ئەو بەرژەوەندێکە هەبێت تەنها بۆ بنەماڵەی بارزانی و تەواو بارزانی بۆ پەردەبەشکردنی کێشەکانی ناخۆی هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە سێ لاوەی ئۆپۆزیسیۆن رازی نەبوو لەسەر ویلایەتی درێژکردنەوەی بارزانی و ئەوەی کارمشتی بوو تەنها ئیدارەی شیمالی کوردستان بوو متمانەی هیچ شتێکی لا نەماکاتی تەنها بە تەزویرکردن نەبێت ئەوەی خۆتەبێتەوە خۆیان گوتیان چ کورتی بەسەر وبێنن ئەوانە بۆ دەکەم کە ویلایەتەی هیچ ویلایەتی دیاتر ناکرێت بەوەکو بێلایەنێک نەت بۆ ویلایەنێک بۆ ئۆپۆزیسیۆن بۆیە ئەوە بۆ مالکی ئەو مالکیەی کە دارۆپێران هەموو کوردی کرد بە دژیا و بە دوژمنی پێی کوردستانی خەڵکیش تەلەفۆنەکە لەو کەناڵەکان تریش خۆی ئەکرد بە قوربانی بارزانی بەرهاتە من فیدای خاک و نیشتیمانی خۆمم با ئەو نایێت لە پێنا بنەماڵە بارزانەکە هەموو ئەم بەڵە سپاس کاک جێگر لە هەولێرەوە کاک هیوا لەگەڵماندایە فەرموو کاک هیوا ئەو کاتە باش لێ بەڕێزەوە هەموو کاتێکت کاک هیوا فەرموو. جانی من دەستخۆشی ئەوتەوەرە جوانە لێ دەکەم کە ئەو ڕۆکە ئەو بەرنامە جوان تا پێشکەش کردیە زۆر سپاس دەکەین کاک هیوا. بەرام داوام لەو کەسانێک کە تەلەفۆن دەکەن ئەگەر تەلەفۆنی شاکرد ئەو سەرۆکانە ئیوێن یا مزیێنانەوە ناکردیا ئەوەی کە دەستە جێشی کەلۆ کێشەی کوردی دەستی لەگەمە هەمومان دەستخۆشی لەو کەسە بکەین. بەڵێ سپاس بۆ کاک هیوا لە هەولێرەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک میر چاوسۆز نووسیوێتی ئەمە هیچ سوودێکی نییە تەنها سیاسەتە و بەس و پەیوەندی بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم و کردنەوەی ئەو یاسایەیە لە کوردستان. بەڵێ بەرەزان ئارام لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک ئارام لە زاخۆوە پارساوانێ ئێواری باش ئێوارەت باش کاک ئارام فەرموو. ڕاستی ئەvە تشتێکی دیاران بینێکۆ سەردانە باردۆنی چ گوشبەریدا ڕۆژە ماڵی هاتی ئەگەر تشتەکە باگەر دەستکەوتەکە بەدا لە هەولێری چکنەوەنی چیروان چ بیاگە ئەvە چوی کاتی نەفڵا پێت خوادا چژێ نهاتە چی خۆ محتاجی بکرد و پارێ نافتا کوردستانی هەمی بدرد و بکرد بووی نیڤە کارەهای چوی بۆ عیلاجێکە ببینە چ بوو چه دەستکەوتش کووردا کەوتش دەست بەناین گەنگوار تشتێک بەرچەوە و مدوێت تشتێکی دیش بژم هەبە دەسێ ڕۆژە خەڵکت بینی بڵانانێکی بخۆن یەکت خێرا باردانی بدن باشە مەنانی نام بخۆن خەڵکی هەژارە نانیە خودش خێرا باردانی خەڵکش برساونیە دشنی ڕام خێرا باردانی کرد بلا بچوانت باردانی تشتێک بلا بێت حال خەڵکی ببینی حال فقیر و جار ببینی کاچانن بنەماڵە باردان بۆ ئەول دەوڵەتە گوندا و تشتات کردن مانە نەف پارا رو هەندا بینە فقیر بستادا مرینانی نەبخۆت یەکی عیلاجە دکتۆری 50,000 دەبینێ بس حتی جناب دکتر تاکسی زیادی 5,000 چه تشتاق مارکت 17,000 کردار پادی چه کردی که همین کردار خدمت نوکاره بیشتر زور سپاس بۆ کاگارام لە زاخۆوە ڕەوەن شەفیق نووسیوتی بەڕای من هیچ سوودێکی بۆ کورد نەبوو نابێت چونکە ڕابردوو سەلماندوویەتی تەنها بۆ مانەوەی زیاتری خۆیان ڕێکەوتن و شتی حەزبی باز دەکەن گوێ نادەن بە معانەتەکانی خەڵکی ناوچە دابراوەکان. ئەحمەد لە دووهۆکەوە فەرموو کاک ئەحمەد.
بەداخەوە پەیوەندەکەی کاک ئەحمەد بشرا ئەڤین لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لەبێ فەرموو ئەڤین خان. بەداخەوە پەیوەندی ئەڤین خانی بشرا هەر لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک سەبارەت بە تەوەرەکە بەڕێزان شاڵا و نەشاد نووسێتی بارزانی لە کام لە سەردانەکانی دەستکەوتی بۆ کورد هەبووە تا ئەم سەردانەشی هەی بێت شاڵا و ناشاد لە هەولێرەوە تێبینەکەی نووسیوە. هیوا ئەحمەد دەڵێت سەردانەکەی هیچ سوودێکی نییە بۆ خەڵکی کوردستان، تەنها بۆ پۆست و بەرژەوەندی خۆی و حەزبەکەیەتی ئەو سەردانانە جگە لە سەرفکردنی پارەی خەڵک و بودجە هیچی تر نین. کاوان لە سلێمانیەوە سڵاو لەبێ فەرموو. زۆر سپاس دەکەین کاک کاوان فەرموو. هیوادارم سوودی هەبێ بۆ هەموو کوردستان، بەڵام وڵات لەو باوەڕانی ئەمە چەند جارێکە سەردانی وەفدی هەرێم بۆ بەغدا هیچ سوودێکی ئەوتۆی نەبووە، تەنها بۆ مەرامی سیاسی خۆیان نەبێت. زۆر سپاس بۆ بەشداریکردنی کاکاوان. ڕزگار لە هەولێر و لەگەڵماندا فەرموو کاک ڕزگار. ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس دەکەین کاک ڕزگار، هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم، هیوادارم بەردەوام بی. زۆر سپاس کاک ڕزگار. بەرێ من وەکو گەنجێک لە دەڤەری زرارەتیەوە پەیوەندیت پێوە دەکەم. بەڵێ فەرموو، خۆشحاڵین. بەرێ سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ سەردانەکەی سەرۆک بارزانی، ئەگەر بگەڕێ لە دنیا کەس وەکو سەرۆک بارزانی عاقڵ نییە. سەرۆک بارزانی دەزانێت چ دەکا و چ ناکە. ئێمە سەرۆکێکی ئاوامان هەبێت، یعنی پێویستمان بە هیچ کەسێتی نییە. بەڕاستی سەردانەکەی زۆر لە جێگای خۆی بوو. سەرۆک بارزانی دەزانی چۆن کێشەکان چارەسەر دەکاتن. بەڕاستی ئێمە سەرۆکێکمان هەیە، پێویستمان بە هیچ سەرۆکێکی تر نییە، چونکە تەنها ئەو سەرۆکی شەرعی کوردستانە، تەنها پێویستمان بە سەرۆک بارزانی ئەو چۆن خۆی دەزانی چۆن کێشەکان چارەسەر دەکاتن. بەڵێ کاک ڕزگار. بەرێ خۆ کاک مەسعود هیچ تەسلیمی مالیکی نەبوویتەوە، هەتا مالیکی نەهاتە شاری هەولێر کاک مەسعود بارزانی نەچووە شاری بەغدا. ئەوەش نیشانەی بەرزی و گەورەی سەرۆکی هەرێمی کوردستانمانە. بژی پارتی. سپاس بۆ کاک ڕزگار لە هەولێرەوە، سپاس بۆ پەیوەندەکەت. چۆمان دڵە نووسویەتی کامە دەستکەوت سەرۆکی حکوومەت ڕۆی ئەوە 3 مانگە هیچ، مالیکیش خۆی هات هیچ و خۆشی ڕۆی هەر هیچ. پێشەوا لە کەرکووکەوە فەرموو کاک پێشەوا. ئەم کاتێ باش کاکشوان. هەموو کاتێکت کاک پێشەوە فەرموو. بەڵێ زۆر سپاس بۆ تەوەرەکە دەستخۆشی لێکەم. زۆر سپاس. من دائما وەکو خۆم دائما ئیمانم بە دایلۆگ دانستان هەیە بۆ مەسەلەی چارەسەرکردنی کێشە. لەبەرەوەی کێشە بە عنف و بەشەر چارەسەر ناکرێت، لەبەرەوەی هەمووشە زیان بەخشە بۆ فەقیر و هەژار و بێدەرامەت. بەڵام لە هەمان کاتە من مەسەلەی ئەو برادرانە بەڕاستی زۆر ڕەشبینن بەرامبەر بە سەفەرەکەی. من ناڵم گەشتبینم، بەڵام من ئیمانم بە دایلۆکە. بە دایلۆک پیاو دەتوانێت هەموو شتەکان چارەسەر بکرێت، نەوەک بەو شێوەیە. و دەبێت ئێمەش بەڕاستەکەی ڕاستە چەند سەفەر کراوە بەملا بۆ دەرەوە ئەملاوەلا، بەڵام ئەمە جیاوازە. ئەمە مەسەلەی کێشەی کورد و هەولێر و بەغایە، با بڵێن کورد و عەرەبە. ئێمە دەبێت لە دائما تەشویق بکەین بۆ دایلۆک، نەوەک بۆ شەڕ و خوانەخواسا شتی ئاگری. ئێمە دەبێت شتەکان بەو شێوەیە بۆ چوومان هەبێ. کاکشوان دەست خۆش، سپاسەکەم بۆ تەوەرەکەت. زۆر سپاس بۆ کاک پێشەوا لە کەرکووکەوە. لە زاخۆوە کاک دڵشاد لەگەڵماندایە. فەرموو کاک دڵشاد. سپاس دەکەم کاک دڵشاد، فەرموو. بەڵێ سەبارەت تەوەرێکە دەستکەوتی زۆر باش بۆ هەرێمە کوردستانێتەرە، چونکە سەرۆک بارزانی وەختی چتە ئەردێکی بێ دەستکەوت نازە بەرە. سەرۆک بارزانی ئەوەل هەر 4 پارتی کوردستانی دنیای هەمیە سەرۆک بارزانی جێ بواریان هەر ئەردێکی دەبێت. سەرۆک بارزانی نەبوو مەسلحەتا خۆچە و بۆ بنەماڵە خۆ بۆ حەزبا خۆچە. سەرۆک بارزانی بۆ مافێ ملەتێک گەلێ کوردی چکەوێت. سەرۆک بارزانی کەسەکە شواب کی کوردی دا چاوێت وێ کوچکا مالکی لێ هەندە کورد نەشم جرکی عەرەباش بچنە وێ کوچکێ. سەرۆک بارزانی ئەو بی سەرۆک بارزانی ئەو بی چۆ پێشە مالکی سەکینی باس پێشمەرگەکە کوردم کوڕێ مەغە مستەفای بارزانی لە سەرۆک بارزانی هیچ بوارەیەک پوارەی و چتیش نیە. سەرۆک بارزانی بۆ دەستکەوتی ملەتی کورد چتێری. سەرۆک بارزانی هەرکە چی دەستکەوت نەبێت. سەرۆک بارزانی هەرکە چی دەستکەوت نەبێت. سەرۆک بارزانی ئەو بی کورد دنیا دەرناسکردنێ زانی کورد چییە. سەرۆک بارزانی ئەو بی
سپاس بۆ کاک دڵشاد سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار یادا باش کاک شوانجان زۆر سپاس دەکەین کاک سەردار بەرنامەکە لێکم سپاس دەکەم وڵی فەرموو کاک شوا من وەکو خۆم زۆر گەشتبینم بەچوونی جەنابی سەرۆک بەردانی بۆ بەغاستم کا دەبەر ئەوەی جەنابی سەرۆک بەردانی لە ئافی دەرەوە لە ئافی ناوە بە کلیدی چارەسان هەبراوە جەنابی سەرۆک بەردانی لە کاتێکا کە حکوومەتی عێراقی جێشە بێت بەرەو سووریا توانین ڕێدە بگرێ ئەوە دەستکەوتێکی گەورە بوو حال بۆ کەرکووکە ئەینشت هێزێکی بر بە سەرپەرشتی کوڕەکەی و براکەی و برازاکەی کەیسەکانش هەدە و گەرمایە لە ناو خێمەی ئاژین یعنی جەنابی سەرۆک بەردانی دەستکەوتێکی زۆر گەورەی بەدەستێنا کە چوو بۆ بەغادەبەت لە ڕووی سیاسی و لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی ئابووری و دەستخۆشی بەرنامەکە لێکەوە زۆر سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە هەر لە سلێمانیەوە کاک فەرهاد لەگەڵمەندایە سڵاو لەبێ کاک فەرهاد فەرموو بەڕێز چاکی بۆ قوربان باشن سوور زۆر سپاس دەکەین کاک فەرهاد بەڵێ فەرموو گیانوەڵا لەسەر مەسەلەیەوەی کە گوایە سەردانی بارزانی بۆ بەغا ئایا کێشەکانی کورد حلە بکە یان نا بڕوای من یعنی کێشەکان هەروەکو خۆی مێنێتەوە چونکە عێراق وڵاتێکە لە ناو قێرانێکی زۆر گەوری ئابرووی سیاسیاژی و ئەم دوو سەرۆکەش دوو سەرۆکی قێراناوین یعنی ئێستا بۆ منە مالکی خۆشی هەیە لە قێرانە بارزانیش لە قێران بۆیە ئاوا چونەتە پاڵ خۆی ئیسفادە لە لەیەکتری بکەن بۆ ماوەیەکی تر زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەژاریکردنی کاک فەرهاد لە سلێمانیەوە محەممەد لە دهۆکەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو کاک محەممەد ئەگەر گوێت لێمانە کەرەم باش سڵاو لێبێ کاک محەممەد بڵێ چۆنی برە باشی زۆر سپاس دەکەین کاک محەممەد ئەرێ ئەم سوپاسیان مەسعود بارزانی تیان چوە بەغدا بەڵێ و ئەس ئەف شەخص زاخۆ تەلەفۆن کردی ئەبێت گوتی بیتاقا دکتۆریا گرانە مەسعود بارزانی دێتە زاخۆ سەکەرە دکتۆرەکە بیتاقا دکتۆریا گرانە ئەرزانە مەسعود بارزانی چ دنیا ئەرگاری دەبوو دەوڵەتگا کوردی پێت وایە کاک محەممەد ئەم سەردانی سەرۆکی هەرێم کاک ئەم سەردانی سەرهێم بۆ بەغدا ئایا کاک محەممەد کاک محەممەد پێت وایە سەردانی کورد بە تایبەتی هەندێک ئەو ڕخنایان هەیە کاکە سەردانی زۆر کرا بەڵام هیچ نەکراوە وسرق بازار تقسيم مركبه بملتي سرق بازار تقسيم مركبه كرده بس كرد فروشه اما سوريا ما كرد فروشه کاک محەممەد سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کۆچەر لەگەڵماندایە بەداخەوە پەیوەندەکەی بشراوە لە هەولێرەوە کاک نەیچیروان لەگەڵماندایە فەرموو کاک نەیچیروان الو ئەو کاتت باش هەموو کاتێکت کاک نەیچیروان فەرموو دەستخۆشتان لێکم زۆر سپاس دەکەین کاک شوانجیان بەڕێز دەستخۆشی لێکم لەو تەوەرە جوانت دیارە مەسەلەی سەردانەکەی بۆ بەغا بۆ کێشەی کوردە و مەجموعەیە تەوەریان دەستنیشان کردەوە چەند تەوەرێکە وەکو تەوەری مادەی سەکەتی و نازانم پێشمەرگە ئەو بابەتانە بەڵام بەر لەوانەیە ئەوە بکردنەوێ هەندێک شتمان هەیە لە کوردستان کەوا دەبووە مەسعود بارزانی دەبووە چارەسەری کێشەکانی ناوخۆ بکاتن و ناوماڵی کورد ڕێخاتەوە و ئەو کاتە بە سافیسی بۆ بەغانەوە ئەو سەردانە بکە من دڵنیام ئەو سەردانانە دەمێک کە دەستی پێ کردو هەر لە ئێستاوە نییە مەزەن کە نوێی حوزەیران ئەگەر ئەوە سەڵێن نوێی ئەو مانگە مالکی هات بۆڵێر ئەو هات وەکو شارێکی عراقی هاتووە نەوەکو کاک محەممەد ئەگەر وایە با پرسیارە بکەین کاتی زیاتر دەدەینە بە وەڵامدانەوە پێشتر لێدوانە تونند و گرژەکانی نێوان بەرپرسانی هەرێم و بەرپرسانی حکوومەتی اتحادی بە جۆرێک سێر دەکرا کە ئەمە چارەسەر نییە لە ئێستادا ئەم سەردانانە جۆرێک لە دیالۆگ وەک کاک پێشەوا لە کەرکووکەوە دیالۆگ چارەسەری هەموو کێشەکانە لە نێوان ڕخنانی کە هەن ئەگەر تند بن لێدوانەکان ئەگەر سەردانی یەکتر بکرێت و کۆبنەوە بکرێت هەر ڕخنەی لێ دەگرێت کامیان چارەسەر پێت وایە ئەگەر وایە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە خۆی مێژی دانیشتن باشترین شوێنی چارەسەرە بەڵام ئایا بڕوایان بە مێژی چارەسەر هەیە بە مێژی بەدالوک هەیە نەخێر ئەو دالوگان سەردانانەی مەسعود بارزانی ئێستانیە لەنەوە تویەکەوە تاکو ئێستانەکە هەر سەردانەکە کۆبوونەوە بۆ کوبوونەوە کاتی خۆی لەنەوە تویەکەوە کردی تا لە سەردەمی سەدام حوسێن لەنەوە تویەک و نەوە دوو سەردانیە کرد ئەو کاتە بۆ جاسایەتی بوو ئەو جارەش بۆ پاسایەتیە بۆ خۆی بەسەر کوردان بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە سۆرانەوە سڵاو لەبێ کاک محەممەد فەرموو کاک شوانگەنم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد هەموو کاتێکت باش سپاسم بەنسبەت
جولەکەی سەرۆک بەرزانی بۆ بەغدا بەڕاستی بەس بەڕێوەندی شخصی ئەیتر هیچ خانجارێکی بۆ ملەتی کورد نابێەوە دڵنیا بە بەڵێ ئەو بنەماڵەی بەرزانی بەس بۆ بادنەی خۆیان ئیشەکەن بۆم بەژەوەندی کوردیش ناکەن و زۆر سپاس و خۆت لەگەڵ سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە کا کامیل لەگەڵماندایە فەرموو کا کامیل ئێوەتان باش ئێوارەت باش کا کامیل فەرموو بەڵێ سەبارەت بە شەوەرەکەتان کە سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا سوودی دەبێت یاننا و ئایا چارەسەر کێشەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و ناوەندەکە بەڵێ بە دڵنیایەوە دەڵێم کەوا سەردانەکانی سەرۆک بارزانی بۆ هەر وڵاتێک بچێت بۆ رووسیا بۆ فەڕەنسا بۆ بەغدا بۆ هەر شوێن و جێگای بڕاتن ئەوە لەگەڵ خۆی کۆمەڵە کێشە و جورگرست کە لە هەرێم هەیە چارەسەر دەکاتن وە دڵنیام لەوەی کە سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا کۆمەڵە کێشە چارەسەر دەکرێتن و چونکە سەرۆک بارزانی سەرکردەی کوردەکە توانای چارەسەرکردنی هەموو کێشەکانی هەیە و ئەوانەی کە قسەی لەولا دەکەن ئەوانە حەزی پارتی بارزانینە. سپاسان دەکەم. سپاس بۆ کاکامیل لە سلێمانیەوە کاک عەلی لەگەڵماندایە فەرموو کاک عەلی. کاسە باش و دەستخۆشی لێکم. زۆر سپاس دەکەین کاک عەلی. کاک شوانگیان بە بۆ چوونی من چوونی جەنابی کاک مەسعود بۆ بەغا وازانم هیچ دەورێکی نییە و دەورێکی نابێت. چونکەکەم وەکو چوونەکانی تر نازانم 20 ساڵە ئامژەی بەغا ئەکا بە بۆ چوونی من ئەگەر توانی بستێ عەرز لە کەرکووک بگێڕێتەوە کاک مەسعود ئەو وەختە من ناوێنێم سەرۆکی هەرێم و ئەژڵێم ئیشی کردووە تا ئێساکێ منەوە کەرکووشیە ئەبینم کەرکووک تا ئێستا بەرەو خەیران ئەڕوا هیچ قەیرانێکی کوردستان ئێمە خەیرانمان وازانم لە 100 ساڵە خەیرانمان ئێمە لەسەر کەرکووکە تا ئەگەر توانی وەکو عەرزم کردی یەک بس عەرزی کەرکووی گێڕاوە بۆ کوردستان من ناوێنم سەرۆکی هەرێم و ناوی شوێنێم سەرکەوتەکەی پێشکەوتووە سەرکەوتەکەی پێشکەوتووە چوونەکەی بەڕاستی چوونەکەی نەپێشکەوتنی تایە پێشکەوتنی ناوێت ئەم دەنگێم نوی تاجیرکەن حەزەکەن بۆ تاریخ بە تاف و ئەو سەرۆکی هەرێم بێ بە بۆچوونی من نە کەرکووک ئەگەڕێتەوە و نەیچی بۆ کورد دەکرێت وەڵا الحەمدولیلا کورد ئەو کێشەی نییە و کێشەکانی دروست کردووە کاکشوان بۆ دەستخۆشی لە جەنابتانەکەم و هیواداریشم سەگەی من وانە بێت. سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی هەر لە سلێمانیەوە کاک نەوشیروان لەگەڵماندایە فەرموو کاک نەوشیروان. ئەم کاتە باش کاکەشەوە هەموو کاتێکت باش کاک نەوشیروان فەرموو. یا من یەکمێ نامەکە. بەڵێ کاک نەوشیروان. نازانم ئێوە سەردەرمان و مەولود ئەفەندی وەکو بە یەک چاوسێرەکەن. بەباشی گوێمان لە دەنگت نییە کاک نەوشیروان ئێمە وەکو سەردەش عوسمان و کێ بە یەک چاوسێرەکەین؟ مەولود ئەفەندی ئەوی ڕۆژنامە نووسێ بوو باراتە سلێمانی پێشتر و شوێن کرا نازانم. مەبەستە چییە لەم پرسیارە؟ بۆ تا ئێستا باسان نەکردووە. مەبەستە چییە لەم پرسیارە؟ مەبەستم ئەوەیە ئێوە 100% سەربەگۆڕانن. بەڵێ. ئەگەر من ئیسپاتیشی یەکەم ئەگەر ئێوە سەربەگۆڕان ئەگەر ماوەی زیاترم بدەیتێ. فەرموو ئیسپاتی کە کاک نەوشیروان. کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە. بەڵێ. ئەگەر یەکێ کۆمنتێکی ڕقی بووە نووسێت لە فەیسبووکەوە دایە بەزێنن بەڵام من 500 کۆمنتم نووسی تا ئێستا یەک دانەتان دانە بەزانین. بەڵێ هاوڕێیانم با کاتی زیاتر بدەن بە کاک نەوشیروان بۆی ئیسپاتی کە فەرموو بەڵێ کاک نەوشیروان. ئەمە یەکەم. دووەم کابران لە سۆماڵ لە بەریتانیا کوژراوە مەسعود بەرزانی ئەمڕۆ کۆبوونەوەی هەبوونەکەی سۆماڵ پیشان نەدەن بەڵام نەکەی مەسعود بەرزانی پیشان نادەن کە سەرۆکی هەرێمە و لە سەلاحەدین کۆبوونەوەیە و بۆ ئەمە پیشان نادەن بۆ نەکەی سۆماڵ پیشان نەدەن. کام کۆبوونەوە پیشان نادەین کاک نەوشیروان؟ بۆ نمونە سەرۆک مەسعود بەرزانی ئەمڕۆ چووەتە بەغدا. بەڵێ. هەمومان بە چایەکی ڕەشبینانە وی تەلەفۆنی کرد بە ڕەشبینانە سەیری کرد. ئێوە با یەکەم هەواڵتان ئەوە بێ بڵێ مەسعود بەرزانی بۆ بەرژەوەندی کورد چوەوێ نەک بۆ بەرژەوەندی شەخصی تایبەت. بەڵێ. بۆ کابراژ لە سۆماڵ مردوو بۆیەوە لێدەم بۆ نەکەی سەرۆک بارزانی لێ نادەن یام جەنابی کاکنێتی. بەڵێ. و لە دوای لە کوردستانە دوای مەسعود بەرزانی کوڕی مەلا مستەفا پیاوی تیانیە. سپاس بۆ کاک نەوشیروان سلێمانی هیوادارم کەس بە ناوی کەسەوە قسە نەکات بەڕێزان و بەو شێوەیە ئێمە داوای لێبوردن نەکەین لە هەر کەسێک ئەگەر ئەو ڕستەی کاک نەوشیروان بە جۆرێک بوو بێت کە باش نەبێ بۆ هەندێک کەس یاخود هەندێک کەس بە گرژی ببینن بەڵام ئێمە تکا لە کاک نەوشیروانەکەین ئەگەر سەیری بەرنامەکە بکاتەوە بزانێت کاک ڕزگار لە هەولێرەوە کە پەیوەندی کرد چۆن قسەی کردوە کاک دڵشاد لە زاخۆ وەروەها کاک سەردار لە سلێمانیەوە بۆ ئەوی بزانێت ئەمان چ جۆرە قسەیان کە بۆ ئەوەی تێبگالەوەی کە ئێمە کەسێک ڕخنەی هەبێ یان دەستخۆشیشکە لە هەر لایەنێک
بە شێوەیەک ڕێگەمان پێداوە کە ئایا لە چوارچەوەی بەرنامەکەدا بەیان نا نەک بەوەی کە ئێمە مەبەستمان هەبێ کەسێک قسە بەلایەنێ بکات و ڕێگەی پێ نەدەین کە دەستخۆشی لێ بکاتەوە بە هیچ شێوەیەک وانە و ئەوەی کە کاگنەوشیروان باسی کردیارە ڕۆژانەی مە باسی دەکەین ئەگە قسەیەک کرابێت لە بەرنامەکەەوە ڕای ئەو بەشداربووانن کە پەیوەندیان کردو ئێمە بە هیچ جۆرێک وەک پێشکەشکاری بەرنامەکە بە هیچ جۆرێک ڕای خۆمان تێکەڵ نەکردووە قسەمان تێدا نەکردووە ئەم هەڵە تێگەشتنەش نازانم تاکەی کە کەسێک پەیوەندی کە ڕێی خۆی بڵێت ئەمە وەکو ڕێی بەرنامەکە و کەناڵەکە سێر دەکرێت بەداخەوەکە بەم شێوەیە تێگەشتن هەیە لە بەرنامەکە خامۆش نووسیەتی 1-2 ساڵ هزار ساڵی تری سەرۆک بێت هەر وەک ئێستا دەبینرێت هیچ شتێکی باشمان نەبینی قازانجی ملەتی تێدا بێت ئەلیاس عومەر نووسیوێتی هەتایەکێتی و پارتی نوێنەری کورد بن لە چارەسەرکردنی کێشەکانی کوردستان سەردانەکان بێ ئەنجام دەبن. سەلیم شاسواری دەڵێت بەڵێ بەڕای من دڵی مالکی نەرم دەبێت و مادەی 140 جێبەجێ دەکات ئەمە تێبینی سەلیم شاسواری بوو. سەریاس لە هەڵەبجەوە لەگەڵماندایە سلااو لە بێفەر بوو. زۆر سپاس دەکەن هەموو کاتێکت باش کاک سەریاس. لەگەڵ ئێزمایەسش میلەتی کورد تێ نەگەیشتووە کاک سەریاس تکایە با بۆ شێوەی قسە نەکەین بەرامبەر بە کەس کاک سەریاس ڕێزمان هەیە بۆ هەموو کەسێک با بەناوی ملەتەوە قسە نەکەین تکایە. بەڵێ بەزانی و کاتی زمانی بە حەزروخانەی توانی مادەی سەوچل جێبەجێ بکە ئێستا ڕاجێبەجێەکە ئەوە یەکەم سەردانی نییە چەندەها سەردانی کردووە جگە لە بەرژەوەندی خۆی گیشتبانی خۆی دەسەڵاتدەبی خۆی ئەو جارە بەر کێشەی کوردستان حەلکە بە ئەوڵیزای پەسەند نەکە ئەو وەختە بڕا سەردانی داتافدا. سپاس بۆ کاک سەریاس لە هەڵەبجەوە پەیوەندیەکتر لەگەڵماندایە. باوکی ئیلاف لە چیا شیرینەوە سڵاو لە بێفەرموو. باوکی ئیلاف ئەگەر گوێت لێمانە باوکی ئیلاف ئەردەمیتە باش هەموو کاتێکت باش باوکی ئیلاف وڵی سەبۆرات بەرنامەیەنکو ئەس چوونە سەرۆکی هەرێمی بەڕێز کاک مەسعود بارزانی بوو بەغدا ڕاستی جهێ دڵخۆشیابەیە ئومێدێک دەما بەرەندێ از دعا خلکی کردستان کن کوپرگیری سرک بارزانی بکنین راستی هر کیشه و مشکله که چناف خوی بید چه در بیتن سرک بارزانی تیدا بجدار بید یه چاره سر بوی بجاس پیامک منهای بو همه خلکی کردستانی از هیوی دارم پشتوانی سرک بارزانی بکن بو کشا کرکوک و کشا پشمرگه و کشا همه کشید تایبرن به کردستانی و از دعای خلکی کردستانی جیتن که نه سرک بارزانی سرکاتی بهیلیتن خوب او سرک بارزانی به حضا خوش بهیلید از خواهد عالم کم خلکی کردستانی کم که نه چونکه راستی اگر چو نازبرید و فایده نکرد به جا سرک بارزانی جهه همه حل کردن همه کشید کردستان. سپاس بۆ باوکی ئیلاف لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک هۆشیار هۆگەر عەبدوڵڵا پرسیوێتی هیچ کاتێک کێشە لەگەڵ بەغدا لە بەرژەوەندی خەڵکی هەرێم نییە. من یەک پرسیارم هەیە ئێستا بەغدا چ تەنازولێکی کردووە بۆ کورد تا بەو شێوەیە بارزانی لێیان نزیک دەبێتەوە. بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان باوکی ڕوئیا لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو لەبێ فەرموو. بەڵێ باوکی ڕوویا بە باشی گوێمان لە دەنگن نییە فەرموو. ئەو کاتە باشە بەڕێ بەداخەوە دیلان لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک دیلان فەرموو. کاک دیلان لە هەولێرەوە ئەگەر گوێت لێمانە کاک دیلان بەداخە پەیوەندی ئەویش ئامادە نییە چیا لەگەڵماندایە زۆر سپاس دەکەین کاک چیا فەرموو. بەڕاستی سەرۆک بارزانی ئامادە هەموو شتێک بکات بۆ بەرژەوەندی خۆی و بەرامی سیاسی خۆی بە پێشتر سەرۆک بارزانی مالکی بە دیکتاتوریەت ناوی بردووە خێرا ئێستا دەچێتە دەستی مالکی و لەگەلی کو دەبێتەوە. بەڕاستی سەرۆک بارزانی لە ماوەی حکمڕانی خۆی نەماند بینی لە کوبوونەوە مادەی 140 بکات و
ئەو مۆلیکە کە تهدید لە کوردەکانە کرد و ئێستاش بارزانی مالکی ئەکاتە شەریکی خۆی بەڕاستی کاک چییە؟ زۆر باشە لە بەڕێزێکی تریش ئەو پرسیارم کرد کاک چییە؟ ئەگەر سەرۆکی هێرم سەردانی بەغدا نەکات وە کێشەکان بۆ شێوە بوون کە وەک خۆت پێشتر ئەڵێیت یەکتریان تۆمەتبارە کرد چارەسەر چی دەبوو کەواتە ئەگەر سەردان نەکرێت ئەگەر کۆبوونەوە نەکرێت و قسە نەکرێت چی بکرێت باشە کەواتە؟ زۆر باشە بەڕاستی ئەگەر سەرۆک بارزانی لە یەکەم هەنگاوی خۆی بتوانی وایە کێشەکانی ناوخارمی کوردستان چارەسەر بکرد وایە ئەوجا خیتابێکی موجه بوو بەغدا ئەنار وایە کە ئێمە ئەم کێشەمان هەیە و دەمانەوێت چارەسەر بکەین بەڵام ئێستا کە کوردستان زۆر کێشەی ناوخۆیی سپاس بۆ کاکچیا پێشەوا لە سلێمانیەوە فەرموو کاک پێشەوا باوام کاتتان باش هەموو کاتێکت باش کاک پێشەوا فەرموو وڵاو لەم کەناڵە سەر بەخۆیە زۆر سپاس دەکەین زۆر سپاسانە فەرموو کاک پێشەوا بەڕاستی بە کەوەری بەرنامەکە کەوەرێکی زۆر جوانە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس سەبارەت بە سەردانیکردنی بارزانی بۆ بەغدا پێم وایە جورئەتی چارەسەرکردنی کێشەکان نییە لە ڕاستیدا ئەگەر جورئەت هەبێ ئەتوانی بە کەمترین گفتوگۆ زۆرترین دەستۆز بەدەست بێنی هەر وەکوەی کە لە پێش بارزانی لە کاتی سیوێشی ئاب ئەتوانی لە ماوەی هەفتەیەکە دەواڵی بەحەز بێنێتە شاری هەولێر توانی لە ماوەی هەفتەیەک کاک پێشەوا با نەچینە سەر هەندێک بابەت کە تۆرەکەش بگۆڕێت ڕێگەم ببووی بۆچینەکەم دەرڕوایەیانە تاشیرکردن نیە شتێکی ڕاستە کە باسی یەکەم ئەجا لەگەڵ ئەوەیە بۆ نمونە ئەگەر جورئەتی ئەوەی هەبێت مەسەلەن کێشەکان چارەسەرکە ئەوە لە لای من خۆشەویستترین کەس پێشمەرگەیە ئەی باشە بوو موچی پێشمەرگە ئاوایە مەسەلەن بوو وەکی پێشمەرگ سپاس بۆ پەیوەندەکەت نەبەز لە بەغدادەوە فەرموو کاک نەبەز یاخود لە هەولێرەوە نەبەز لەگەڵماندایە فەرموو کاک نەبەز بەڵێ کاک نەبەز لە هەولێرەوە ئێوارەت باش کاک نەبەز فەرموو باشی بەیەکەم زۆر سپاس دەکەین کاک نەبەز دەستخۆشتانە دەکەم بەنسبەت تەوەرەکەتان بەڕاستی تەوەرەکی جوانە و کاک مەسعود هیچ کاتێک هیچی نەکردووە بۆ کورد تا ئێستا بشتێتە بەغدا شتێک بکات بۆ کورد بەڵێ و هەروەها شتێکتری دەرێن ئەو برادرێت تەلەفۆنی کرد لە سلێمانیەوە نازانم یعنی بە چ نفسێک دەڵێن لە پاش کاک مەسعودی کەسێک پیاو نییە ئەگەر لە پاش کاک مەسعودی کەسێک پیاو نەبێت کەواتە خۆشی پیاو نییە تکایە کاک نەبەز هیوادارین بۆ شێوە قسە نەکرێت لە بەرنامەکەی مەڕێگە نادەین و وەڵامی ئەو بەڕێزشماندایەوە و ئێمە ڕێگە نادەین بە هیچ کەسێک کە قسەی لەو جۆرە بکات هیوادارم هەڵەتی گەشتەی نەبێت لە قسەکان کاک نەبەز ئەو بەڕێزە قسەیەکی وای کرد ئێمە وەڵامماندایە ڕێگە نادەین جەنابیشت نابێت بۆ شێوە قسە بکەی سپاس بۆ کاک نەبەز لە هەولێرەوە محەممەد لە زاخۆ لەگەڵماندایە فەرموو کاک محەممەد باشم دەستخۆش کرد بەرنامەوەتین زۆر سپاس دەکەین کاک محەممەد عزیزێ باشە هەگەر سەرۆک مەسعود بارزانی کردی شولی نەیت باشە کی دەکرێت باشە ناوشێوان دەکرێت باشە عەلی باپیر دەکرێت باشە سەلاحەدین باهادین دەکرێت وەکی ئێکجار ئەوە کرد چێناوت ئەو کوردستان هەمان ڕئیسیە بکرد باشە ملێ ناوشێوانی ملێ حەزە دووری بە سەر فەیسبووکی بەڵاو بێ داوەتێت کتب گەل دژمنی مەیە بەرێ دچا ئەوە کوردستانی ئاوا کرد باشە هین بوچی تلفزیون این آرتیست پیدا حتی باری دید سر نوشیروانی آخوبت صلاح الدین باهادینی بوچی سر کردان آخوبت بوچی سر وین آخوبت اوی زحمت بریایی پیشمرگاتی کردی بله کاک محمد بلا کس سر فیسبوکی آن سر ابی خطی بلا کس نه آویده مسعودی مسعود خود مسعود الکردستانی نبود کردستان ده پیش بود به جمع هر کس اگه هات اگر قصد سپاس بۆ بەشداریکردنی کاک محەممەد لە زاخۆوە لەوەند هەولێرین و سوێتی بە دەستکەوتی نازانم بۆ کورد ئەگەر بۆ خزمەتی کورد چوونە بەغدا و دەبواە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری کوردستان کۆبنەوەیان کردە و لەسەر باشترکردنی دۆخی کورد بواە دەبواە بە تەنها خۆی و حەزبەکەی نەچوونە بۆ بەغدا هەروەها ئاری عەلی نووسویەتی نەخێر ئەمەش وەک سەردانەکانی ترە و هەر بۆ کات کوشتنە و ڕکلامە بۆ هەڵبژاردنەکان میکائیل لەگەڵماندایە لە چەمچەماڵەوە فەرموو کاک میکائیل زۆر سپاس دەکەین کاک میکائیل فەرموو
پێشێکی زۆر دەستخۆشی لەسەر کاک مەسعود بەرزانیەکەین بۆ کۆبوونانی لەگەڵ جەنابی مالیکیە خۆ ناکرێ و کێشانە هەروە میێنێتەوە ئەوێ کێشانە چارەسەر بکرێ ئێمە ئەو لەوێنەوە ئێمە لێرەنەوە ناکرێ ئەو کەسانشی کە ئەو قسە غەڵەتانەکەن بەرامبەر سەرۆک بەرزانی شتێکی جوانیە هیوادارمە و خەڵکانە بەخوا نابشنەوە چونکە سەرۆک بەرزانی لە بەرژەوەندی خەڵکی شەکا لە بەرژەوەندی خەڵک ڕۆشتاکەرەوە بەرژەوەندی تایبەتی خۆی بڕۆشتا سەرۆک بەرزانی نە ئەڕۆی. بەڵێ کاک میکایل بەداخۆ پەیوەندێکی داخرایەوە لە هەولێرەوە کاک ڕێبوار لەگەڵماندایە. فەرموو کاک ڕێبوار. بەڵێ و کاتە باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. زۆر سپاس بەڕێزین مەمنونم. وەڵی بەڕاو بۆ چوونی خۆم چوونی بەڕێز سەرۆک بەرزانی بۆ بەغداد هیچ لە مەسەلەکان ناگۆڕی لەبەرەوەی ئەکرێت یەکەم جار ماڵی خۆمان ڕێکخین یعنی ئەتوو لە ماڵی خۆت کە کێشە و بگرە و بینۆ بەردەیەکی زۆر هەبوو پێویست ناکە غاردەیە بەغدا بەغداش مادەی 140 کۆمەڵە کێشەی کە هەیە پێشمەرگە مەسەلەی کۆمپانیا نەوتیەکانەوە قەناعەتم نییە هیچی پێ بگرێت لەبەرەوەی هەم مەسەلەی مارە 140 گەڕانەوەی کەرکووک و مەنتیقەی خانەقینەوە و شوێنانە هەمویان بە زەرەری پارتی تەواوی لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری جەماوەری یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ چوونی خۆم زیاتر دەبوات لێرە هەوڵی دابایە کوردستان ڕێکخرابایە لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستان تەبەیانە ئەوانەی لە پەرلەمان نوان لە دەرەوەی پەرلەمانن لەگەڵی دانیشتبانە تاوەکو وەزعەکەی زۆر بە باشی زۆر بەڕێک و پێچی هەلێشیان خۆزوا بە هەمان یەک دەنگ یەک ڕەنگ ئەوجا لەگە بەغدا. سپاس بۆ کاک ڕێبوار لە هەولێرەوە هەر لە هەولێر کاک کاروان لەگەڵماندایە. فەرموو کاک کاروان. کاک کاروان لە هەولێر. بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە لە هەڵەبجەوە کاک ڕێبوار لەگەڵماندایە. فەرموو کاک ڕێبوار. کاتت باش باوەزی من. زۆر سپاس دەکەین کاک ڕێبوار. فەرموو. دەستخۆشی پرۆگرامەکەت لە یەکەم. سپاس دەکەین کاک ڕێبوار. هیوادارم تا کۆتای دەرفەتم مدرێ پەیوەندەکەم بە سەرەدا نەخرێتەوە چکە من هیچ تەشیرێک ناکەم. فەرموو کاک ڕێبوار. بڵێ بەنسبەت سەردانەکەی جەنابی سەرۆک بۆ بەغداد کاکە بۆ ئێمە حاڵەتێکی نائاسایی بێ بەلامانەوە هێشتر بەپێی بنەما یاساییەکان بەپێی بنەمادە ئەو یاسایی کە یاسای سەرۆکاتی هەرێمە ئەو ڕێگەی پێدراوەکو سەرۆکێک مامەڵە بکات ئێشتر ئەو کاتی سەرۆکاتی تاو نەبوو لەبەر ئەوە چوونی وەکو سەرۆکێک ناکرێت بکرێتە ژێر حاڵەتی پرسیار و گومانەوە ئەمە یەک دووش بەنسبەت ئەوەی کە من بەس بە حاڵی خۆم پێم وابێ کەسایەتی مەسعود بەرزانی بۆ پۆستە یەک خاڵی دروست کردووە دۆست و دوژمنی گەلی کورد موچرکەی پیادە کاتێ باسی کەساتی و کەسەکرێن نەک لەبەر ئەوەی کە ئێمە واتە فەڵکەین لە کووردا نازانم هەندێک شدەوترێ من لەگەڵ ئەوڕانەشان بەڵام ئەو کەسایەتیە پێگەیەکی بەهێز وە باگراوەندێکی بەهێزی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە تەنانەت لە جیهانیشدا هەیە ئەو باگراوەندە سپاس بۆ کاک ڕێبوار لە هەڵەبجەوە لە پیرەمەگرونەوە کاک ئیسماعیل لەگەڵماندایە. فەرموو کاک ئیسماعیل. کاتێ باش. زۆر سپاس دەکەین کاک ئیسماعیل هەموو کاتێکت باش. وڵی خۆی بە بۆچوونی من بە تایبەتی سەرۆک بەرزانی بەس مەساعەتی خۆی ئەملاولاو بەس مەساعەتی خۆیانێ بە پارتیش و یەکێتیش بەس مەساعەتی خەڵکی کوردستان ئێستا نەویستووە بەس مەساعەتی خۆیانێ بێت ئیتر بچن بۆ هەولێریش مالیشیش مەساعەتی خۆی بێت قەیرانێکی زۆر لە وڵاتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە یانەوێت ئەم قەیرانە عێراق نەبێتەوە بەڵام هەرێگرێتەوە لەبەرەوەی نەعەدالەتی گەیشتە ڕادەیەکی بێتام گەیشتە ڕادەیەک کە قابلی قبوڵکردنیە خەڵک لێیان ڕاپەڕێ ئیتر تۆ بتێت چوونەتەوێت ئێمە بمانێت نەمانێت بەم شێوە حکومڕانی ناکرێ حکومڕانی ئەبێت حکومڕانیەک بێت دیموکراتی بێت یاسا سەروەت بێ قانون هەبێ هەموو شتێ ینی لەدەستی بنەماڵێک یان ئەمە ئەوە نەبێت ئەمە تەنیا کۆمەڵە سەرکردن دەستیان بەسەر ئەم وڵاتە ئەمڕۆ بەیانی خەڵکی کوردستانیان ڕاپەڕێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم دەست سپاس بۆ کاک ئیسماعیل لە پیرەمەگرونەوە. هۆشنگ شاکر نووسێتی بە تەکید سەرۆک بۆ ڕێکەوتن چۆتە بەغدا و سەرۆک قەت موساوەمە لەسەر مافەکانی کورد ناکات. هێمن لە دوهۆکەوە فەرموو کاک هێمن. چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەین کاک هێمن. دەستخۆشی بەرنامەجێ دەکەین. گەلێک سپاس. کەرەم کاک هێمن. باشە ئەم بژن کاکی مەسعود بەرزانی چووی بۆ بەرژەوەندیت خۆ. ئەم دێ نمونەکە بەسیط بکەین. باشە ساڵا 61 ئەیلولی وەختی شۆڕەشە 61 ئەیلولی هاتیەش کەون باشە مەسئولە هەرکی بەچۆن. باشە بۆ چێگەدیشینا بارزانی نەتا جێ
جیب شورش بگیریدن باشه بچ هم هر دیبینه دشمنیت خو ام خو برا کوچینا خدا پیدا کن دی بچ وقت که کسبایی جواب حسدو نیاره کردستان به بند بله اول سالانو توی که ولی کردستان رو پیش کردی و هات یه خملاندن ام 5 سال برای عراق پیش کردیم باشه بچ هم دیوای که سر آخنگاه چه نبارزانی چوب مثل بو برجانی حسانی نه اگر روسا اگر بارزانی برجاندیا کردا دا تنه چود اگر برجاندیا کردا دانش با بلا روز اول گود با اگدی بلا بی باشه مامشرو سپاس بو کاک یمن لدهوکوا کاک علی لسي صادقه وفرمو کاک علی يعني أردت باش ورد باش کاک علی فرمو بله کاک شوان گیان والله من پێم وایە هیچ لە کێشەکان کەم ناکات چونکە مالیکی کاتێک زەعیف بووە تەنها لیوایەکی نەبووە هەموو عێراق دانی بە مادەی 140 نەناوە دانی بەوەدا نەناوە پێشمەرگە هەیە و ناوی بنێ کێشەی پێشمەرگە و جوات ناوێ ناوە پاسەوانی سنوور دانی نەناوە بەوەی کە نەوت لە هەرێمی کوردستانە بفرۆشرێ ئێستا مالیکی بەو هەموو هێزەوە چۆن تەنەزولەکا بۆ کورد ئەمە یەک دوو سەرۆک بەرزانی ئەی کێشەکانی ناو خۆمان بۆ حەل ناکات باشە کێشەکانی ناو خۆمان زۆر لەوە گەورەترە کاکە گەورەترین کەلێن بۆتە شەقامی کوردی ئەوەتە لە ناو حیزبەکانە ڕێی جیاواز دروست بووە لەسەر درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیەکەی من ئەڵێم بەڕاستی ئەبوایە سەرۆک بەرزانی کێشەکانی ئێرەی چارەسەر بکردایە ئینجا بچوایە بۆ بەغدا پێشینان و دویانە کە چەڵ تیمارکەر بوایە تیماری سەری خۆی ئەکرد براکەم زۆر سپاس سپاس بۆ کاک علی لە سێ سادقەوە لە سەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک سەفەر لە کەڵەکشیەوە نووسێتی ئەگەر دەستکەوتی هەبێت ئەوە بۆچی پێشتر چەندان سەردانیان کردووە بێ دەستکەوت بوون بێگومان ئەمەش بێ دەستکەوت دەبێت ئەڤین لە هەولێرەوە سڵاو لێبێ ئەڤین خان فەرموو ئێوارە باش کاک شوان ئێوارەت باش ئەڤین خان سپاس دەکەین بەڵە فەرموو بەڵێ دەستخۆشی بۆ بەرنامەدا زۆر سپاس دەکەین راستی کاک شوان هەر لە شێخ عەبدولسەلامی بارزانیەوە هەتا شێخ ئەحمەدی بارزانی گەڕێتە مەلا مستەفای بارزانی ئول بنە ماڵا خۆ 8,000 بارزانی ئەمفال هاتیە شەهیدکردن و ئەمفالکردن بس لە دەربەدەریا شهید و مال و ایران بنا بنا مالا بارزان همین برزاندیا خلکی کردستان هر چهار پارچ کردستان دایا برس مسجد بارزانی ده چوب بغدا بوچی چه بو کیشا خونه چه بو بنا مالا خوزینه چه بداخل با خلکی قصاد جدن هزار جا بداخل او براد عزیزن اسد فکر که بارزانی ببین هاو براد من سر سرینه بس بلا قصد ناشرین نبینه برس مسجد بارزانی چه هاو اصل جهان رضا خواه لکوچ گاستی رضا خواه لطهران رضا خواه لبغداد پایتخت رضا خواه لهمو جهان رضا خواه لبنمال خواه برس من مصطفی بارزانی کرد هاتي ناساندن بداخل سپاس بۆ ئەڤین خان لە هەولێرەوە کاک ئیسماعیل لە سەی سادقەوە لەگەڵماندا فەرموو کاک ئیسماعیل کاک ئیسماعیل لە سەی سادقەوە گەرگوێت لێمانە کاک ئیسماعیل باش زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ کاکشانگیان سەرەتا پێشنیارێک نییە بۆ بەرنامەکەتانەکەی بکرێ بێزەحمەت ژمارەیەکی ئاسیاسیاڵیش دانێن لەسەر شاشەکەتان ئەگەر ئازێت نەبێت ئەگەر بکرێت بەڵێ کاک ئیسماعیل سەبارەت بە تەوەری بەرنامەکەیشتان کاکشانگیان من بە هیچ شێوەیەک گەشتبین نیم بەم سەردانەی بەڕێز مەسعود بارزانی بۆ بەغداد لەبەرەوەی ئەو سەردانەی کە کردوێتی بۆ بەغا بە خەناعەتی من لە بەرژەوەندی خۆیدایە و لە بەرژەوەندی حیزبەکەیدایە لەبەرەوەی ئەمە یەکەم سەردانی نییە کە بۆ بەغدای کرێت چەندین جار سەردانی کرۆ بۆ بەغدا هیچ شتێکی ئیجابی تیان نەبووە بۆ مەسەلە و بەرژەوەندیەکانی گەلی کردووە ئەم سەردانە خۆزیینەوەیە لە داواکاریەکانی میلەتی کورد و خۆیشی باش تێگەیشتووە لەوەی کە کێشە و مەشاکیلەکانی کورد لە بەغا حەل ناکرێ ئەو خەڵک ئەڵێ ئەم سەردانە ئیجابی و نازانم شتیوە من هیچ ئیجابێتی تیان نابینم بۆ ئەوەی کە گوایە ئێمە لە کوردستان هیچ قەیران و کێشەیەک سپاس بۆ کاک ئیسماعیل زەردەشت لە دهۆکەوە سڵاو لێ بێ کاک زەردەشت فەرموو بەڵێ دەم باش دەم باش کاک زەردەشت بداية بيجم آزاديان تدبر هم سرهلدان خلق كردستان يا بله كان بجمتاجيش سرهلدان نطويك كأو عرضهات يرزقار كن حتى من كجي هجبر نبدا سرق بارزاني هجبر برتكي كرجي نشا بوصلك الشبرا آخر ما يمال بن دست الرجال اللي بكسر على ما كردستاني والشيء سويك ورجيك حتى لو كان
يتشنب بغدادان وصامنا حتى من كجي هيش تشتك دزنين أو دزنين جي ومدد فاجي كم كونوري مالك بحياته أخو كاركي في مدرسة كردانا كتم فمجاك الرجل بخدنا في عربادانا تجيب جبنا كتنا بطبيعة الحالة عربية أنا عندنا زور دادي بيتم كردان دوزار وسدا بقولنا شان شبت شنو كيف يجي حكمة نوري مالك بقوات كم ناس شبت كانوا ناس النماذج صدق شلو نشان نقش مرجع كانت تشمرجع بس صد جراج شوناش دربي ولا في خارج نشان بما بحطك عارف كردستان النتائج تجي في جبران كانوا دم تباش سپاس بۆ کاک زێدەش لە دهۆکەوە بەڕێزان کە دوا پەیوەندیمان بوو لێتان جەمال نووسێتی بەڵێ دەستکەوتی زۆر دەبێت بۆ گەلی کورد بە پێچەوانەوە هاوکار ئەدهەم نووسێتی من وا هەست ناکەم ئەو سەردانە هیچ دەستکەوتێکی بۆ کورد هەبێت ئەگەر ئەو جۆرە سەردانانە سوودیان هەبووە ئێستا کورد هیچ کێشەیەکی نەدەما بەڕێزان تا سبەینێ کاتێکی خۆش بۆ هەمولایەک ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوەفتم علاقاتت هەنێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن